داوای شایستەدارایەکانیان دەکەن. پارەی ساڵی 2020 و 2021یان لای وەزارەتی کشتوکاڵ و کۆمپانیای مابەینە نهرین ماوە. ئێستا خەریکە مایەپووز دەبن و ناتوانن ئەم ساڵ زەویەکانیان بچێڵن. پارەی گەنمە شامی شەکەوامە پێڕین زوڕات تا ئێستا هیچی وەردەگیراوە، ئەوەشی وەرگیراوە بڕێکی زۆر کەمە و بەشی هیچ ناکاو. خۆتان شەزان بازار ڕووی لە گرانبوویەکی زۆرە، وەکو سەبڕێن تەنێکی سەماری کیمیاوی پارەکە وەرمانەگەر ساڵی پار لە حکوومەت بە 500,000 دینار. ئێستا حکوومەت تەوزیعی ناکە و هیچ نییە لە مەخزن بەتەمانی نیش تەوزیعی بکەن. ئێستا لە بازار تەنیا گەیشتوتە بە 1,300,000 تا 1,400,000 دینار. احنا وين مستحقاتنا؟ وين التزام وزارة الزراعة ويانا؟ وين مستحقات الفلاحين لحد أن نعطونا؟ ئێمە دەپرسین کوا شایستەدارایەکانمان بۆ تا ئێستاکە وەزارەتی کشتوکاڵ لێمان ناپرسێ. هەموو کەلوپەلەکان نرخیان بووە بە 2 هێندە. منیش لە بێپارەییدا نازانم زەویەکە چۆن بچێڵم. بۆچی ساڵانی پێشووتر شایستەدارایەکانمان دەدرا؟ وەزارەتی کشتوکاڵ ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە دێت. وزارة الزراعة إلى الوراء. هذا آخر كلامي. داواکاریمانەوەیەک پارەی گەنمی پار و ئەم ساڵ لە 2021مان وەرنەگرتووە. ئەگەر وابێ ناتوانین تۆم بکەین ئەم ساڵێمە. وەزارەتی کشتوکاڵ تا ئێستا پارەی لە 160 جوتیارانی کەرکووکی داوە، بەڵام ئەو ڕێژەی کەماوەتەوە کاتی پێدانی پارە و شایستەکانیان نادیارە. وزارة التجارة لحد الآن صرفت 60% من مستحقات الفلاحين. تا ئێستاکە وەزارەتی کشتوکاڵی عراقی لە 160 شایستەدارایەکانی ساڵی ڕابردووی جوتیارانی کەرکووکی داوە. بە هەمان شێوە بڕە پارەیەکی گەنمە شامی لای کۆمپانیای مابەینە نەهرین ماوەتەوە. وەرگرتنی شایستەدارایەکان مافی خۆیانە. هۆکاری کێشەکە لە وەزارەتی داراییە. ئێمەش داوا دەکەین لە حکوومەت و وەزارەتی کشتوکاڵ پارەی جوتیارانی کەرکووک بنێرن کە بڕەکەی زیاترە لە 200 ملیار دیناری عراقی. جگە لە دواکەوتنی شایستەدارایەکانیان لەم ساڵدا بەرزبوونەوەی نرخی دانەوێڵا بۆ تۆ و پەینی کیمیاوی گرفتێکی دیکەی جوتیارانە. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.